بسم الله الرحمن الرحيم. برزان ئێرە جەعرانەی پێدەڵێن ئەو شوێنەیە ئەو خەڵکانەی کە لە مەکەن دەیانەوێ عومڕەی دووهەم بکەن بۆ کەسێک بۆ مردوویەکیان یاخود بۆ زیندوویەکیان نەخۆشێک پەکەوتەیەک دێن ئالێرە خۆیان دەشۆن دوایی دەچن عومڕەکەی ئەنجام دەدەن. ئێرە پێی دەڵێن گۆڕستانی جەعرانە. ئەو گۆڕستانەی کە دەیبینن لە پشتمانەوەیە ئەوە هی حەفتا هاوڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە هەمویان ئەو هاوڵانەی پێغەمبەری قورئان خوێن بوون و شارەزا بوون. هەندێک لەبێ باوەڕان کاتی خۆی هاتنە لای پێغەمبەری صلی الله عليه وسلم گوتیان ئەی پێغەمبەری خوای هەندێک لە هاوڵانمان لەگەڵ بنێرە بۆ ئەوەی کە ئیمان و ئیسلامەتیمان فێرکەن قورئانمان فێرکەن دەمانەوێت مسلمان بین. دوای ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم حەفتا هاوڵی قورئان زان و شارەزا لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵیدا ناردن بۆ ئەوەی کە مسلمان ببن و ئیسلامەتیان فێرکەن و قورئانیان فێرکەن. بەڵام ئەوان بە فێڵ دوای ئەوەی کە گەیشتنە ئەو منتیقەیە کە جەعرانەی پێ دەڵێن دەوریاندان و شەڕیان لەگەڵداکردن هەر حەفتا هاوڵی پێغەمبەریان صلی الله عليه وسلم شەهید کرد. جا ئەوە گۆڕەکانیانن کە گۆڕی حەفتا هاوڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم تەماشاکەن بێباوەڕان چۆن دوو ڕوویان هەیە بەڵام مسلمان چۆن دڵی سافە لەگەڵ هەموو کەس بە ڕەحم و بەزەییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵی خۆیەوە و لە حوسنی زەنی خۆیەوە تەماشای کرد حەفتا هاوڵی لەگەڵدا ناردن بۆ ئەوەی کە مسلمان ببن کەچی ئەوان بە دووڕوویی و بە فێڵ ئەوانیان بانکردن بۆ ئێرە تاوەکو گەیشتن ئێرە و دەوریاندان و هەر هەمویان شەهید کردن. ئەوە گۆڕەکەیانە. ئێمە چمان بۆ دەردەکەوێت دووڕووی بێ باوەڕان و خراپی بێ باوەڕان و فێڵ و تەڵەکەی بێ باوەڕانمان بۆ دەردەکەوێت کە هەمیشە لە مسلمانان لە کەمیندان و هەمیشە ئەوەی کە لەسەر زمان دەیڵێن لە دڵیاندا شتێکی دیکە هەیە. بەڵام ڕەحم و بەزەیی و چاکەی ئیمانداران و وەسۆز و بەزەیی مسلمانانمان بۆ دەردەکەوێت. خوای پەروەردگار پلە و پای ئەو هاوڵانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرز کاتەوە لە لای خۆی و دەرەجەیان عالیکە لە بەهەشت و خۆی گەورە پاداشتیان داتەوە و خوای گەورە بە فردەوسی ئەعلایان شاد کات. ئێمەش بگەێنی بە ئەوان و لەسەر ڕێگای ئەوان بڕۆین و بمانگەێنی بەو پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتیدا لە فردەوس الأعلادا بەیەکەوە کۆ ببینەوە ئینشاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.